بە پێی بەدادەچوونێکی تیمی ڕۆژنامەوانی NRT چەند کاربەدەستێک لەناو فەرمانگە حکوومیەکاندا پۆستەکانیان بۆ مەرامی تایبەتی بەکارهێناوە و گێچەڵی سێکسیان بە کارمەندە ژنەکانی فەرمانگەکانیان کردووە. یەکێک لەو کارمەندە ژنانەی لەلایەن بەڕێوەبەرەکەیەوە چەند جارێک گێچەڵی سێکسی پێکراوە دەیەوێت ڕاژەکەی بگوازێتەوە بۆ فەرمانگەیەکی تر و دەڵێت بەڕێوەبەرەکەی نایەوێت ڕەزامەندی لەسەر گواستنەوەکەی نیشان بدات و دەیەوێت لەو ڕێگەیەوە ناچاری بکات مل بۆ داواکاریەکانی بدات. شوێنێکی حکومی کارەکەم چەندێک داوای نەقڵەکەم بۆ ناکەن بەرپرسەکەم داوای چوونە دەرەوە و سێکس و ئەم شتان ناکات کە غێر شەرعیە تەنها بە ئیمزایە دەتوانێت بۆم بکا بەڵام ئەڵێ کە لەگەڵمانە بیت بە هیچ شێوەیەک بۆت ناکەم. ئەو داوای یاساییانەی لە بنکەکانی پۆلیسدا تۆمار دەکرێن دەربارەی گێچەڵی سێکسی لە فەرمانگە حکوومیەکاندا پۆلیس لێکۆڵنەوەی تێدا ناکات و ڕاستەوخۆ لەو فەرمانگەی تێیدا ڕوویداوە لیژنەیەکی لەلایەن وەزارەتەکەیەوە بۆ پێک دەهێنرێت. ئەگەر بێت ئەو کەسا ئەو کاری کردبێ ئەوە بنووسراوێک ڕوانەی بنکەیشی پۆلیسەکرێ و نوێنەری یاسایی ئەو بەشەیە سکاڵا تۆمەرەکە دواتریش کەسەکەی کە تەحڕۆشەکەی پێکراوە ئەویش خۆی ئامادە بێ و سکاڵا یاسایی تۆمارەکە تا ئێستا حاڵەتی وامان نەبووە. لە کۆیەوە یاسایانەی لە پەرلەمانی کوردستاندا دەرچوون یاسایەکی تایبەت نییە بە سزادانی ئەو بەرپرسانەی گێچەڵی سێکسی بە فەرمانبەرەکانیان دەکەن بەڵکو ئەو کەسانەی و کارە دەکەن بە پێی مادەی 393 تا 402 یاسای سزادانی عێراقی لێکۆڵنەوەیان لەگەڵدا دەکرێت پاش یەکلاییکردنەوەی تۆمەتەکە بە بەندکردن بۆ ماوەی 6 مانگ تا زیندانیکردنی هەتاتایی سزا دەدرێن. ئەوەی کە بڵێ یاسایەکمان هەیە بە جیاواز بۆ تەحڕۆژ نیمانە بۆیە زۆر جار بە لیژنە ئەنزیباتیەکان کۆتایی پێوە لیژنە ئەنزیباتیەکانش دیسانەوە ئەگەر بکرێتە مەحکەمەوە بە هەمان بڕیارەتەوە ناو دادگاکان و کۆتایی پێیە و ئافرەتەکانیشمان بەڕاستی مەسایلی کۆمەڵاتی زۆرەکەی لە سەریانە لەوانەیە هەنێ جار قەناعەت بە لیژنە ئەنزیباتیەکەکەن و نیوروژێنن. لەبەردا بوونەریتی کۆمەڵگا زۆربەی کەیسەکانی تایبەت بە گێچەڵی سێکسی بۆ لێکۆڵینەوە ناچێتە دادگاکان و لەلایەن لیژنەی وەزارەتەکانەوە لێکۆڵینەوەیان تێدا دەکرێت. هەر لەبەرەوە NRT نەیتوانی ئامارێکی دروستی لەو بارەوە دەست بکەوێت.